ئەفشینی تەمەن 22 ساڵ لە پێش دایک و باوکیەوە بەرەو ناوەندێکی تۆمار دەڕوات. ئامانجی ئەم گەنجە کە خەڵکی بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوەیە ناوی لە تۆماری گینسی جیهانی بۆ بەڵاکوورترین پیاوی جیهان تۆمار بکرێت. ئەمە ئەفشینم، خەڵکی بۆکانم، ئەفشین قامیانە تەمەن 22 ساڵ. قامیشم 7. باڵای ئەفشین کە بە شێوەیەکی ستاندارد پێوانەکرا دەرکەوت 64.7 سانتیمەترە. ئەویش دڵخۆشی خۆی بۆ ڕیکۆردەکە بە کەمێک هەڵپەڕکێ دەربڕی. دایک و باوکی ئەفشین دەڵێن خولیای کوڕەکەیان بوون بە پزیشک و لێخوڕینی ئۆتۆمبیلە و بە هیوان ئەم ڕیکۆردە دەرگای خۆشبەختی بەڕووی ئەفشین بکاتەوە. ما هم از خدا تشکر میکنیم دیگه آقا افشین و سوپاسی خوا دەکەین کە یارمەتی داین ئەفشین گەورە بکەین. ئێستا خەڵکی ئێران و جیهانیش ئەفشینیان خۆش دەوێت. دەچینە هەر لایەک خەڵک ئەفشینمان لێ دەبن وەک بڵێ منداڵی خۆیانە. سوپاسی خدا دەکەین کە ئەم دیاری پێبەخشین. ما از خدا تشکر میکنیم چون همین نعمت به ما داده است. لە تۆماری گینسدا خاوەنی ڕیکۆردی باڵاکوورترین پیاوی جیهان کە 7 سانتیمەترە ئێدوارد هێرناندزی کۆلۆمبیە. بۆیە چاوەڕێ دەکرێت دوای پێداچوونەوە بە دۆسیەکەی ئەفشیندا ناوی لە کتێبی گینس تۆمار بکرێت.